خۆشەویستان ئێمە لە چیرۆکی یەکەمماندا بێگومان باس لە چیەکەین باس لە کۆمەڵێک قوتابی گەنجی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستانەکەین کە ئەم گەنجانە بێگومان لەبەرەوەی لە بەشە ناوخۆیەکان ئەمێننەوە نەبووە ئەوەی کە نوێژەکانی سونەتی تەراویحیان لە کیس بچێت بۆیە هەستاون بە کۆمەڵ نوێژی تەراویح ئەنجامەدەن ئەمەش تابلۆیەکی زۆر جوانی بەخشیوە بە چی بە بابەتەکە هاوکارمان وشیار بێگومان لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی لە بەشە ناوخۆیی قلیاسان کە ناسراوە ڤیتێکی لەسەر نوێژی بە کۆمەڵی گەنجان بۆ ئامادەکردوین کە تەراویحەکەن بەڕاستی جیاوازە لەوەی کە ئینسان لە ماڵەوە یان لە مزگەوتی گەڕەکەکەی دوێژی تەراویح ئەنجام بدات ئەم گەنجانە لەگەڵەوەی سەرقاڵی خوێندنن سعیکردنن تاقیکردنەوەکانن بێگومان شەوانی دوای بەربانگ شوێنێکیان لە ناو زانکۆدا لە ناو بەشە ناوخۆیەکان ئامادە کردووە بە کۆمەڵێک ئامێری سادە کە خێرخوازان بۆیان دابین کردوون نوێژی تەراویحەکەن با پێکەوە بینەری ئەم چیرۆکە بین. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم. من خوێندکار ئەلەن سعید لە بەشی بایۆلۆجی خوێنم علوم بایۆلۆجی خەڵکی شارۆچی پێنجێنم الحەمدولله ئەم ساڵی جۆک و ساڵەکانی کە لێرە نوێژی جەماعەتەکەین سپاس بۆ خی گەورە جێی دڵخۆشیە کە الحەمدولله گەنجەکانمان بۆ شێوازە ئامادەی نوێژ جەماعەتەکانە بن کە خۆتان ئاگادار بن کە شوێن نەمابوو سپاس بۆ خی گەورە ینی ئەمە نیشانی ئیمانی گەنجەکانمانە الحەمدولله جێی دڵخۆشیە کە ئەو گەنجانە بین لێرە بۆ شێوازن. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى. وەکو خوێندکارانی کۆلێجی زانستە ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی ئەمساڵ بە هاوکاری چەند برایەک ئەم پرۆژەیەمان بەردەوام پێدا. سەبارەت بە پێشنوێژیەکان چەند برایەک پەیوەندی پێمانەوە کرد کە وتی ئێمە پێمان خۆشە پێشنوێژی بکەین ئیتر پێش وەختە تاقیەکەینەوە خۆتە زانی سەرەتا پێویستە حفزێکی باشی هەبێ یا خودت قیرعەتێکی باشی هەبێ ئیتر بە پێوانە دیاریەکەین. وەڵا پێداویستیەکان تقریبان 2 بۆ 3 ساڵ پێش ێستا 400 بۆ 500 خوێندکارێک بووین ئەو کاتە مامۆسادانە و مامۆسا عەبدوڵڵا و چەند برایەکی تر ئەم پێداویستیانیانە کڕی لە ڕێی خێرخوازانەوە ئیتر ئەمساڵ هێنامانە خوارەوە و لە بیدی چوار لەوێ مزگەوتێکمان دروست کردووە و بۆ پێشنوێژی کردن. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله أكبر. سمع الله لمن حمده. من درود خارمان ئەمین خوێندکاری قۆناغی یەکێمی بەشی ماتماتیک سپاس بۆخوا شەوانە لە مانگی ڕەمەزانە خۆم و هەموو هاوڕەکانمان کۆ بینەوە لێرە بۆ نوێژی بە کۆمەڵ نوێژی تەراویح الحەمدولله ئەگەر بێنە سەر مانگی ڕەمەزان مانگی پاکیە مانگێکە کە دەرونی مرۆڤ تایە دروستە ئەوە مانگێکە کە قورئانی پیرۆزی تێنە دراوەتە خوارەوە شەوی قەدری تایە و مانگێکە کە بە سوودێکی زۆر هەیە بۆ تەندروستی مرۆڤ مانگێکە بۆ زیادبوونی سەبر و شایانی ئەوەیە لە دوای نوێژە فەرزەکانەوە کە دوعا بکەی خی گەورە بدگەێنێتە ئەم مانگە الحەمدولله ئینشاءڵڵا هەر بەردەوامە بین لەوەی کە بە شێوازێکی بە کۆمەڵ خۆم و هاوڕەکانمان و قوتابیانی داخلی شەوانە لێرە نوێژی بە کۆمەڵ بکەین سەرڕای ئەوەی کە ئێمە وەکو قوتابیانی داخلی کۆمەڵێشتی زۆر هەیە کە پێوی سەرقاڵ بین جگە لە نوێژ بەڵام الحەمدولله خۆشبەختانە خۆمانەوە هاوڕەکانمان کۆبینەوە شەوانە گوێناین ئەوانی هەمی بۆ ئەملا نوێژەکە لە یەکلا ئەوان حسابی تایبەتی هەیە. إياك نعبد وإياك نستعين تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ. الله أكبر.
الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.